کوردستان مژارە دوێژی وەکە هەرجار مژارەکە ساخلەمیە مێوێ جارێ لەسەر دەردێڕێوی باخەویم بزانێ بن ئەف نەخۆشیە چێژ بۆی وێمەرەمێژی لە ستۆدیۆی مە میێڤانداریە دکتۆر محەممەد یوسف کریەوە لە دکتۆر بەیانیت باش بەخێر بێت دکتۆر سەرەتا دەمەوێت لەو پرسیارە دەست پێ بکەم بزانین دەردەڕێوی چییە؟ دەردەڕێوی وەکو ینی ترجمە کراوە پێڵەن داسالب داسالب ینی خۆی ناوەکە علاقی بە خۆ نەخۆشەکەەوە نییە نه علاقی بە ڕێویەوە هەیە علاقی بە تاالەبەوە هەیە هیچ علاقی بە هیچێکەوە نییە ئەمە کەوتنی مووە لە سەر پێست بەعاق بەڵام کە پەڵەپەڵە دەرەکەوێت بەتەنەن وەکو پەڵەپەڵە دەرەکەوێت لەسەر سەرە یان لە برۆیە یان لە سمێڵە یان لە ڕیشە یان لە لەشە هەمووی ئەم کەوتنە با بڵێن کەوتنێکی وایە جێگای مووەکان ئەمێنێتەوە جێگای مووەکان دێت هۆکاری ڕاستەقینەی کەس نایزانێ وێ ماڵێن علاقەی نییە بەڕێوەشتەوە هۆکار ڕاستەقینە کەس نایزانێ ئەکەوێتە ناو نەخۆشیەکانی بەرگریەوە تقریبن یعنی ئەو نەخۆشیانەی کە بەرگریەوە بڵێن یەکێک گۆشتی ڕێوی بخوادیان ڕێوی ببینەوە کۆمەڵێک یان ڕاوی ڕێوی کردبێ علاقەی نییە علاقەی نییە بۆ شتانە بەس ناوێکی غەڵەتە خۆی ناوێکی غەڵەتە یعنی هەر بە عەرەبی بە غەڵەتی نراوە کەواتە ئەگەر کەسێک توش بێتە لای جەنابتان ئێوە چی پێڵەنەوە یاخود چی بۆ ئەنووسن خۆ ئەم نەخۆشیە یعنی ئەم نەخۆشیان با بڵێن ئەنواعیشی هەیە نەوعیکی مەسەڵەن کەمی هەیە نەخۆشەکە پەڵەیەکیان دوو پەڵەی دەرکردووە لە سەرسەری پێڵێن لۆکەڵاس یعنی مەوقعی لە شوێنێک دەرچوو بەعزی کێ برۆ و سمێڵەگرێتەوە پێڵێن تۆتەڵ یعنی دەموچاو ئەمانشی کردوێتەوە بەعزێکی هەیە لەشیش یەگرێتەوە مووی جسمی مووی سنی مووی قاچی مووی ئەوشتانە پێڵێن یونیڤەرسالیس طبعا ئەمانە هەموویان مجموعە شت هەیە ئێمە احتیمال دەکەینە سەری تاکو بزانین نەخۆشەکە بەرەو خراپی ئەڕوا یان یعنی ئەمەلی باشی زیاترە باش دکتۆر ئەمە کۆمەڵێک وێنە ئێستا لەسەر شاشابین مەسەن ئێستا بۆ نمونە کەسێک ئەوە پەڵەیە کەوتۆتە قژیەوە بەڵێ ئەم پەڵانە بەڵێ باشە چۆن چارەسەرەکرێت ئەم پەڵانە ینی دوای چارەسەری ژەر وەک خۆی ئەمێنێتەوە یاخۆکان لێتەوە هەست ناکەی ئەسڵەن ئەو شوێنە شتێکی لێ هاتووە پێشەوە باشە ئەمە بە یەکجاری چارەسەرەکرێ نازانی بە یەکجاری چکە ئەمانە ئەکەونە بابەتی نەخۆشیە بەرگریەکانەوە با بڵێن ئەمە ئەتما دەکات سەر بەرگری مەثەڵەن سەرەکەی تۆ لەکوێ کەی دروستە بێ ناڵێکە لە ئیمتیحانات یان ناڵێک مەثەڵەن باوکو دایکی زۆر لێ تووڕەبوونە یان مناڵێکە نەخۆشی گوێزراوە نییە ببوورە دکتۆر نەخێر گوێزراوە نییە کەسێک توش بێت بە گواستنەوە نییە ڕەگەزەکان فەرقەکات ئەمە کوڕە نه ڕەگەزش فەرق ناکە لەم نەخۆشیە ڕەگەزش فەرق ناکە باشە بەڵام عادەتەن کە لە مناڵە بێ عیلاجی زەحمەترە کە لە مناڵە بێ عیلاجی زەحمەترە کە لە گەورە ئەبێ باشترە وەکو هەموو نەخۆشی بەرگریەک هەموو نەخۆشیی بەرگری کە لە مناڵە بێ ئێستا نەخۆشی مەثەڵەن با بڵێن شەکرە کە لە مناڵە بێ زۆر زەحمەترە لەوەی کە لە گەورە بێت ئەوەش هیچکە نەخۆشەکانی بەرگری با بڵێن بەڵەکی عینەشت داسالب عینەشت نەخۆشەکانی غودە ماڵەوەنێکە بەرگرین کە لە مناڵە بێ زەحمەترە عیلاجی لەگەڵ باش دکتۆر باس لە هۆکارەکەی کرد ینی باس لەوە کرد کە بۆ نمونە دایک و باو کاتێک لە مناڵ تووڕابن لەوانەیە ئەمە یەکێک بێت لە هۆکارەکانی تر خۆی ئێمە ئەم نەخۆشیە وەکو بەڵانسێکی هەیە لەگەڵ بەرگری لەشە وەکو بەڵانسێکی هەیە ئەم بەڵانسەکە تێکەچێ بەرگری دائبەزێ کە تێکەچێ نەخۆشەکە زاڵە بێ خۆی دەرەخا بەرگری کەی تێکەچێ کە مناڵەکە بێتاقەت بێ کە یەکێک زۆر بێتاقەت بێ کە قەلەق بێ باشە یعنی ئێستا مەثەڵەن ئەم نەخۆشیانە دەرەکەون خۆیان دەرەخەن زاڵە من کە بەرگری تۆ دائبەزێ بەرگریش بەو نەوع مەثەڵەن بە نەخۆشیەک بە تایەکی بەقوت بە نەخۆشیەکی بەکتری با بڵێن بە نەخۆشیەک با بڵێن نەخۆشی بەعجار لەگەڵ نەخۆشی شەکرە بەعجار لەگەڵ نەخۆشی شەکرە کە پێکەوە ئەبن ئەمە بەرگری داگرێ ئەمەش بەرگری داگرێ نەخۆشەکان زاڵە بن باشە دکتۆر ینی کەسێک مەسەڵەن تووشی ئەو نەخۆشیە بێت چۆن بزانێتن کە تووشی نەخۆشیشی وا بووە ینی چۆن نیشانەکانی خۆی ئەم نەخۆشیە نە ئێشی هەیە نەخورانی هەیە نەکزانەوەی هەیە نەبرینێک دەرەکەوێ هیچ علامەتێکی نییە عادەتەن چ بۆ لای قژی چاکەکە چ بۆ لای ئەوەی کە قژی چاکە پێڵەڵێ پەڵەیەکی وات هەیە یان بە سوودفە مەثەڵەن مناڵێکی ژنێکە لە ماڵەوە مناڵێک بە قژی یارێک کاڵەدایە پەڵەیەکت هەیە باش ئیتر
يعني أمشت هيش هيني كنية عرازي كنية بلاي إيش يعني كزانوا يعني خوران كان شون دركون سرتا باليك ياخذ مجموعة بالابيك ودركه حسب قرسينا خوشك بعضي كان حسب قرسينا خوشك بعضي كان بخوتي دركون مجموعة بلا دركون لعينن كات اوش يعني علامتك تشتكت بها دا الله امنا خوشي قرصه لم شخصه هي مثلا بلايكي هي صالي بعد صالي جارك دو صال جارك او بلاي بو دروس تبيتو خوي ارواتيش بعزي 20 لسطين خويا تشاكمنا بيوي تو اقات لي بي خويا تشاكمنا يعني بيع علاج 20 لسطي اوي يتربيتو حسب قرسينا خوشك علاجك ربخي حسب قرسينا خوشك وطبعا ابي باری دەرونی ئەو شخصش باشتر بێ چکە باری دەرونی زۆر تەسیرەکە لە بەرگری لەش هەرچەند تۆ باری دەرونی مثلا خراپتر بێ بۆ ئێستا زۆر نەخۆشیێنەوە لە لەندەن بوونە یان مثلا لە ئەڵمانیا بوونە کە چوونە بۆ لای دکتۆرەکە داعا بشێن هەیە یەک پەڵەیەکیان دوو پەڵەیەک پێڵێ ئەڵەمە هی قەلەقیە بیری لێ مەکەرەوە عیلاجشی بۆ نانووسێ چکە ئەو لەو باوەڕەیە کە بەرگری چاکە بێتەوە ئەو نەخۆشیەش كم بيتو باشا دكتور اگر كسي مثلا سيستمي برجري لشي كلاواز بيت هاتو مثلا وكو خوي كوتو دوخي جاراني يعني عمل هي يعني هوا هي كجاريش كتوشي ونخوشي انا بيتو لا هاي احتمال مثلا زور كاس هي جار توشي بيدو ارواش تكا بلام زوريش هي عينا تكرار بيتو ببقوتر يعني بكمتر ذلك حسب برجري لشكا برجري تايبت بو نخوشيه على من برجري بعام نعلم يعني برجري بعام نعلم بس برجري تايبتي بو نخوشي والله استاذ جربينين ك شوازي قجرتانا ولا خانمان وبيونيشا او اند زورك هستكي شويني بتواوتي لشوينك قالبو تورطانا وكا زوركات لخانمانا لمبا شي سريانا لبيانا اكاتا ايريا اما تشون ايوجيك لقل كسيكايت وشي ام نخوشي بو جوازيك نعم اما مش تترى ام كوتني كباسيكي بيلين كوتني هرموني وراثي لبياوان يعني لافرتان اوانيك افرت كان ايرين توزي كم بيتوا يعني بياو كان بشتي سريان توزي هنا بي كم بيتوا موكا او كوت او اشتترا اما شلون جي عبيتوا اما بابلين يك بلايا لكاتك هموي لكاتك هدرتشه روتانوي كي طواوه موكاني لنامينه بلام اما موكان كم كالا بنوا كم اكوي نسرخو اكوي كم اكوي او بلا در اكوي كثير شوني موكاكي لم شون انا مويكي كالي بابلين مويكي بيلين بعربي زغب مويكي خفيفه بيني بلام لو شون بتاوي مويكي انا بيني بلام كوني موكانا بيني تو كوني موكانا بيني زور شيتر هي تكلا بي لقل داتا مثلا هي بعض منال هي مثلا بطاقته باقاي لخوينيا خجي راكشي اقاي لخوينيا خجي راكشي يعني بعض نخوش من بويه بالضبط لدى الساعه باشه منالك ايوه سرنجي دايكو باوكي راش سركي خوي 8 5 ساله منالك تازه ام بوا همو جودن بو منال بسكوليه كس اقاي لم نما ام تاقانا ابو بابلين ايوه سرنجي ان راكشي ايوه شلون ما نجي يعني مثلا لا خوي وكو نخوش درك على بروي امتحاناتي هي سعي باشينا كردوا اشي مثلا لحمام قجي اتاشت فلايك دروس تكات حتى وكو نخوشي درك ابو دايكو باوكا هما زور لوشتانا هي كاتو شلون جاي كانوا اخي خوي هين هي يعني اما سيركي بابلين لداس على كايلين سيري اطرافي فلكاكي مش كاويتيا فلكا بتاوي موكيتي انا ماوا يعني او موانيتيا ماون مويتشي لاوازن بلام لم نالك سيركي موكان هين صحين يعني بطبيعتي خويا استورن باش الزبرن اگر فتري بجي بياليت يعني فتري بجي بيالين عشان همو قجك بتعشين سيركي او بلاش دروس تبيته ولا قال بلاي سري من علىك او تخوي تعشيتي باش دكتور يعني اتواني بلين ام نخوشي كي دريش خاينه بله نخوشي دريش خاينه باش جگە لەوە يعني چارەسەری چۆن نەکرێت خۆی چارەسەرێکی يعني هینی نییە با بڵێن ئێمە مثلا ئەم نەخۆشیە فلانشە چارەسەرێتی کە ئەوەیە دێ وەکو بڵێ قورجی التیهابی کردو فلان بەکتریایە فلان دەرمانی بۆ ئەبێت ئەمە وان نییە تۆ ئەبێت وا بکەی ئەو نەخۆشیە بەرگریە ڕایگری
یان تێمی کەیتەوە ئەوەش بە مجموعەیە عیلاجە بێ ئەو مجموعانەی کە بەرگری ڕێکە خەن یان بەرگری کەمەکەنەوە ئەبێ و عیلاجانەی پێ بێ مثلا ئێستا ئەوە چیان بۆ بەکارهێنا پیاز و سیریان لێدا لە شوێنەکەیان ئەسووتان ئەوە چیەکە ئەو سیرەکە لێدا وەکو با بڵین حساسێتێکی بۆ دروستەکە ئەو حساسیە مجموعەیە خانەی بەرگری ئەهێنێتە شوێنەکە کە ئەو نەخۆشیە زاڵە لەوێ بەو خانانە ئەو خانەی تریە جێگایەگرێ فەنەخۆشەکە کپە بێتەوە مۆکان دەرەکەون جارێتتر یعنی تێکدانێکی بەرگری ئەکا لەو شوێنە بۆ پیازە بۆ سیرە کە لێدا یان بە شتێکی تیژی لێەیە بازێجار شتێکی تیژی لێدن تاکو بەرگری شوێنەکە بگۆڕن بەرگریەکە تێک بنەوە جارێتتر هاتنەوەی مووەکان لە شوێنەکە بۆ شوێنێک کە جیاوازی هەیە بۆ ناگەر کەسێک ئەو نەخۆشیە لە برویا دەرکە یان لە پیاوانە لە زۆر جار لە ڕیش و سمێڵیانە دەرکەوت وەک لە قژە هاتنەوەکەیان تا چەند جیاوازی هەیە تقریبا عینەشتا بەڵام مثلا تۆ ئەبینی مەسئلەی برۆ و برژان ئەوانە ڕێژەی مووەکەیان کەمە خۆیان ڕێژەی مووەکەیان کەمە بڵێن دەم و ئەکەوێ بەجار شەشێتەوە حوتێتەوە دەرەکەوێت لەو شوێنە کەمیەکە بە کەمی ئەیبینیتەوە هاتۆتەوە بەڵام لە خژا و لە ڕیشەوەوانە چونکە چڕی مووەکەوات لێکە بزانی هەموو مووەکان هاتوونەتەوە احتیمالە مەتەن لە ستا دەیان نێنەوە لە ستا پانزیان نێنەوە بەڵام لە برۆ و برژان باڵێن دەرەکەوێت لە ڕیش و لە سمێڵ و لە قژا دەرناکەوێت بەڵێ زۆر کات خانمان بە تایبەتی گوێبیستی ئەوە بین کە بەکارهێنانی سیروەکو ئاماژەت هەیە بۆ هاتنەوەی مووی شوێنانە مووی تەبیعی علاقەی نییە ئەگەر بڵێن بۆ داسالەبە بۆ داسالبە فایدە هەیە بۆ دەردەڕێوی فایدە هەیە چکەمە دراسی لەسەر و توێژینەوەی لەسەر کراوە ئەم شتە ڕاستە فایدە هەیە بەڵام بۆ کەوتن بە عام مثلەن تۆڵی وڵە قژمە ڕوتێتەوە تۆزێک بە عام قشتە ڕوتێتە بچی سیری لێبی نه ئەوە هیچ چینێکی ڕاستیکیانی باشە دکتۆر ئەگەر ئەو کەسەی کە توش بووە دوای ئەوەی چارەسەرەکرێتن بە چەند مانگ یاخود کاتەکەی چەندی پێچێت جارێکەوە بخۆی لێتەوە یانمۆکان بگەڕێنەوە بەڵێ یان تقریبان ئەگەر نەخۆشەکە بتوانیت تۆ زاڵبی بەسەریە تقریبان بە 2 مانگ 3 مانگ مۆکانێتەوە باشە بە 2 مانگ 3 مانگ دکتۆر مەسەلەن کەسێک بە 2 مانگ 3 مانگ مووەکانی قژی ئەگەڕێتەوە جاریشکە مەسەلەن دیسان تووشی نەخۆشیەکە ئەبێتەوە یاخود ئەو سیستەمی بەرگریە جاریشکە لەو شوێنێکەچێتەوە لە هەمان شوێن تێگەچێتەوە یاخود لە شوێن شەرنیە هەیە پەڵەی لە ڕیشی هەبووە دوای پەڵەی لە برۆی هەبووە دوای پەڵەی لە ناو سەریا هەبوو شەرت نییە کەسیش نازانێت بۆ ئەم شوێنە ئەگرێتەوە شوێنێکی تر ناگرێتەوە بۆ ئەم پەڵەیە بزاتەگرێتەوە بە عجای پەڵەیەکی ترەگرێتەوە کەس نازانێت بۆ ئەو شتە هەیە خواردنەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر خواردن کاریگەری نییە بەعام بەڵام تۆ مثلا دائما ئێمە بڵین خواردنی سەحی سەوزە میوە ئەم شتانە ئەمانە بۆ بەرگری بەعام ئیسفادەیان هەیە ئەو خەلقەیە مثلا با بڵێن خەلقەکە زیاتر دەوری هەیە با بڵێ وای لێ بکەی نەهۆی گوێی نەدەنێ بیری لێ نەکەنەوە نەک مثلا لە مناڵێکا بوو دایکەکە هەموو ڕۆژێ بێ بیژمێرێ و بڵێ پڵەکە گەورە بووە بڵێ پڵەکە کەم بووەتەوە لای پوری بێ سێری بکات و خاڵی بێ سێری بکات ئەو مناڵی تر شعورێک من نەخۆشم هەیە بە تاوی قژی نەماوە مناڵیشە اعتیادی بۆ خۆی داوامی خۆیەکە و گوێی ناداتێوان هەمیشە یەک پەڵەیان هەیە یەک پەڵی بچکۆلێ هەیە دایکی ناینێرە بۆ مەکتەب و ئیزعاجێ کات و هەردەخە ئەیژمێنەوە احتیمال دەکات سەر دەور و بەرەکەش باشە دکتۆر باس لەوە کرد کە نەخۆش هەیە هەموو قژی نەما مەسەن قژی نەما برۆی نەماوە هەمووشی باشە ئەمانە چۆن چارەسەریانەکەن چارەسەری ئەوانە قورسترێکە یاخود ئەمانە بەعام ئیتر دەست پێکەین ئێمە مەسەڵەن بە عیلاجاتی دەرزی و حەب و یعنی هینی مۆزەعی نامێنێ عیلاجاتی مۆزەعی نامێنێ عیلاجاتی بەرگری ئەمێنێ بەعام ئەوەش تا ڕادەیەکە ڕووی نەگەڵ چکە ئەمە نەخۆشیێکی کوشندە نییە نابێت تۆ دەرمانێکی کوشندەی بیتێ بە نەخۆشەکە نابێت زەرری لێبێ نابێت عەزیەتی بێ بەعزی جار وازی لێنە من با ساڵێک 2 ساڵ عیلاج وەرنەگرێ تۆزە بەعجار خۆیانیێتەوە مۆکە بعضی عیلاجاتی تێ وەکو تیشک بەکاردێنی بەعام تیشی سەرەوە نەوشەی بەکاردێنی بەڵام هیچ شتێک بڵێ تۆ مثلا ئەم دەرمانە بۆ ئەم نەخۆشیەیە بزەبت نییەشتی باش دکتۆر ئەوانەی کە مەسەلەن ئەوە پەڵەیان ئەکەوێتە قژیانەوە
ئێستا مەسەن زۆر جار زەرعی قژێکری ڕوانەوەی قژ هەیە بۆ ودا ئەوانە سالبة ئەتوانێت ودا سالبة ناتواني ناتوانێت چونکە هەر عینن احتیمالە ئەو خانانە ئەو خانە بەرگریانە بێن لە مووەکەبن بیکوژن دا سالبە ناتوانانی زەرعی بۆ بکەی ئللا دوای 2 ساڵ یان 3 ساڵ لە ڕاوەستانی نەخۆشیەکە بەعزێک هەیە دا سالبە ئەو پەڵەیە نایەتەوە مووەکە نایەتەوە تەواو تۆ گەر چاوەڕێت کرد 2 ساڵ 3 ساڵ سێرت کرد ئەو نەخۆشیە ئاکتیو نییە لەو نەخۆشە ئەتوانی دوای 2 ساڵ زەرعێکی بۆ بکەیت ئەوەش نەجاحەتی 100% نییە. بەڵێ گەلێک سپاس بۆ دکتۆر محەممەد یوسف کو دیگەڵمە دەبی سپاس بۆ